میوانانی قەدرگران بەخێر بێنەوە هیوادارم کە توانی بێتان پشوویەک بدەن و بەردەوام بین لە دانیشتنی سێیەمی سیمپۆزیۆمەکەمان. سەردێڕی دانیشتنی سێیەم کە پەنێڵێک لە خۆیەوە دەگرێت بریتیە لە ڕۆڵی هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێ لە جوگرافیای هاوبەشدا. ئەم پەنێڵە لەلایەن خاتوو دنیا مەردانەوە سەرپەرشتی دەکرێت و دوایین پەنێڵی گفتوگۆی ئەم ڕۆژمان دەبێت تا سبەی. خاتوو دنیا مەردان ماستەری لە کۆمەڵاسی و سیاسەتی کۆمەڵایەتی هەیە، مامۆستایە لە زانکۆی سەلاحەددین و چالاکی بواری زانستە مرۆییەکان و گەشە پێدانە. جا داوای دەکەین با بفەرمێت بۆ پێشکەشکردنی پانێڵەکە و سەرپەرشتیکردنی. سڵاوتان لەبێ میوانانی عزیز، میوانە خۆشەویست و قەدرگرانەکەم. ئەمڕۆ لە سمپۆزیۆمەکەمانە لە دوا پانێڵدا دوو قسەکەری پسپۆر و شارەزا لە بوارەکەدا وەکو هاوڕێم کاک جواد باسی کرد بانگیان دەکەین کە بێنە ئێرە و قسە لەسەر بابەتەکە بکەین. وەکو دەزانین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەدەگمەن دەوڵەتێک دەبینرێ کە پەیوەندیەکی ئاسایی لەگەڵ وڵاتانی دراوسێیدا هەبێ. ئەوەش لە ئەنجامی ئەو دەرگیریە سیاسی و سەربازیانەی کە لە ناوچەکەدا لەلایەن دراوسێکانیەوە بەسەریا دەسەپێنرێ. هەرێمی کوردستان بە دوور نییە وێڕای ئەو کێشانەی کە لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراقدا هەیەتی یەکێکە لەو وڵاتانەی کە دەناڵێنێ بەدەست ئەو بارودۆخەوە. بۆ قسەکردن لەسەر ڕۆڵی هەرێمی کوردستان وڵاتانی دراوسێ لە جوگرافیای سیاسی هەوبەشدا دوو قسەکەری شارەزا لەم بوارە لەگەڵمان دەبن. هەرێک لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر عومەر نورەدینی کە باس لە بابەتێک دەکا بە ناونیشانی بۆچی دەستوورمان پێویستە. بەڕێزیان ئەندامی خولی سێیەمی پەرلەمانی کوردستان بووە. ئێستاش پرۆفیسۆری یاریدەدەرە لە کۆلێژی یاسا و پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی لوبنانی فەڕەنسی لە شاری هەولێری پایتەخت. هەروەها یاریدەدەری سەرۆکی هەمان زانکۆیە داوای لێ دەکەین کەرەمکە و بفەرمێ بۆ سەر ستەیج. بەشی دووەمی پانێڵەکەمان قسەکردنە لەسەر بابەتی دێلێمای گەشە سەندن لە هەرێمی کوردستاندا کە لەلایەن بەڕێز دکتۆر ئەردەشێر پەشەنگ قسەی لەسەر دەکرێت. بەڕێزیان هەڵگری بڕوانامەی دکتۆرایە لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی ئیسلامی ئێران، هەروەها توێژەری سەنتەری توێژینەوەی زانستی و توێژینەوە استراتیژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. سەرنووسەری گروپی میدیای شیکاری فەرەتەب، سیاسەتمەدار و توێژەر و پسپۆر لە کاروباری کورد و خاوەنی دوو کتێبی بەناوبانگە، یەکیان بەناونیشانی کاریگەریەکانی شەڕی ئێران و عێراق لەسەر بزوتنەوەی کورد، کتێبی دووەمیان فەرهەنگی معاسری عێراق. داوا لە بەڕێزیان دەکەین کەرەمکەنە سەر ستەیج گەورەمانکەن. جارێکی تر زۆر بەخێر بێنەوە گەورەتان کردین. خۆم بە خۆشحاڵە بینم کە لێرەیە لەم پانێڵەیە لەگەڵ بەڕێزتان ئامادەم و لە خزمەت جەنابتانە بم. هەر بۆ ئاگاداری ئەمەدەبووان و میوانە قەدرگرانەکانمان، ئەم پانێڵەمان ماوەی سەعاتێکە، دوا پانێڵی ڕۆژی یەکەمانە و لەم سەعاتەیە هەرێک لە قسەکەران 20 دقەیان هەیە، دواتر 10 دقەیەکمان هەیە بۆ پرسیار و وەرگرتنی تێبینیەکانتان یاخود هەر سەرنجێکتان هەبێ. سپاستانەکەین.
سەرەتا لە بەڕێز دکتۆر عومەر نورەدینیەوە دەست پێ دەکەین. ئێمە دەستوورمان بۆ پێویستە. زۆر سپاس مامۆستا دنیا. ئەم کاتتان باش بەڕێزان. سەرەتا سوپاس و پێزانینم هەیە بۆ سەنتەری توێژینەوە و گەشە پێدان بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە تا لە خزمەت ئێوەی بەڕێزە قسە لەسەر بابەتێک بکەین کە بۆ هەرێمی کوردستان بۆ هەر دەوڵەتێک بۆ هەر قوارەیەکی سیاسی خاوەن بایەخی تایبەتیە، ئەویش پرسی دەستورە. لە ماوەی 30 ساڵی ڕابردوو بە تایبەتیش لەگەڵ ئەم وەرچەرخانە گەورەی بەسەر سیستەمی نێودەوڵەتی داهات و جەنگی سار کۆتایی پێهات لەگەڵ سیستەمی دووجەمسەری و ڕێگا خۆش بوو بۆ سەرهەڵدانی سیستەمێکی تازەی نێودەوڵەتی. یەکێک لەو بابەتانەی کە هەم لەلایەن ناوەندی بڕیار بەدەستی سیاسی دنیا هەمیش دام و دەستگا ئەکادیمیەکان هەم ناوەندەکانی تایبەت بە توێژینەوە و دراسات جێگای بایەخ پێدان و لێکدانەوە و لە بێژینگدان و ئەنجامگیری بووە، بریتی بووە لە پرسی دانانی دەستور بۆ هەرێمەکان سەبستەیت کۆنستیتیوشن، ئەوەی بە عەرەبی الدەساتیر دون الوەتەنیە ئەوها تەرجەمەیان کردووە. لە ماوەی ئەم 30 ساڵەی ڕابردوو لە 18 دەوڵەتی دنیا پرۆسەی دانانی دەستور بۆ هەرێمەکان چۆتە بواری جێبەجێکردنەوە. لەو 18 دەوڵەتە دەیان دەوڵەتی فیدرالی بوون، 8یان دەوڵەتی نافیدرالی یان بە دەربڕینێکی تر دەوڵەتی یەکپارچە و یەکگرتوو بوون. کاتێک سەیری پرۆسەی دانانی دەستور بۆ هەرێمەکان، بۆ کانتۆنەکان، بۆ ویلایەتەکان لەم دەوڵەتانە دەکەیت، بە هەندێ دەرەنجامی سەرەکی دەگەیت. یەکێک لەو دەرەنجامانە ئەوەیە کە دانانی دەستور بۆ هەرێمەکان، بۆ کانتۆنەکان، بۆ ویلایەتەکان تەنها لە دەوڵەتی فیدراڵان نییە. هەرچەندە بوونی فرە دەستوری وەکو بەڕێزتان دەزان بە تایبەتی مامۆستایانی بەڕێزم لێرن، یەکێک لە تایبەتمەندەکانی دەوڵەتی فیدرالی بریتیە لە فرە دەستوری. بەڵام کاتێک دراسەی ئەم پرۆسەیە دەکەی لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بەو دەرەنجامە دەگەین بوونی دەستور بۆ ویلایەتەکان لە دەوڵەتی یەکپارچە و مۆحەدیشا هەیە. بۆ نمونە سین کە ئێستا هۆنگ کۆنگ خاوەن دەستوری خۆیەتی، هەرێمی نەخچەوان لە ئازەربایجان، هەرێمی باغستان لە ئۆگزبەکستان، ئەمانە هەمویان خاوەن دەستوری خۆیانن بەڵام دەوڵەتی فیدرالیش نین. دەرەنجامێکی تر کە لە خوێندنەوەی ئەم پرۆسەیە لە ناو ئەو 18 دەوڵەتەدا بە عێراقی خۆشمانەوە کە پرۆسەکە دەستی پێکردووە لەسەر ئاسی دەستوری فیدرالی کە دانی بۆ داناوە هەرێمی کوردستان دەبێ دەستوری هەبێ بەڵام تەواو نەبووە. زۆربەی زۆری ئەو دەوڵەتانە دەوڵەتێک بوون کە نیزاع و چێشمەچێشمیان لە ناواندا هەبووە، جەنگی ناوخۆ هەبووە، توند و تیژی و ناسەقامگیری هەبووە. خاڵێکی هەرە گرنگ لە پەیوەندی بەم پرسەوە ئەوەیە کە دانانی دەستور هەم بۆ دەوڵەتی ناوەند و ئیتیحادی هەم بۆ هەرێمەکان پرسێک بۆ تەسویە، پرسێک بۆ گەیشتن بە ئاشتی، پرسێک بۆ چارەسەرکردن و ڕێککەوتن. خاڵێکی تر ئەوەیە کە یان دەرەنجامێکی تر ئەوەیە کە دانانی دەستور بۆ هەرێمەکان سێ ئاستی جیاوازی هەبووە. ئاستێکیان ئاستی نێودەوڵەتی، واتە لەم 30 ساڵی ڕابردوودا لە پرۆسەی دانانی دەستور بۆ هەرێمەکان کۆمەلگای نێودەوڵەتی بە شێوەیەک لە شێوەکان ئامادەیی هەبووە. ئامادەیی هەبووە بۆچی؟ بۆ پێدانی ڕاوێژ
بۆ ناوبژیکردن بۆ ڕاهێنان و بیناکردنی توانە بۆ دانانی دەستور. هەر بۆ نمونە مەسەڵەن لە ڕێکەوتنی نێوان سوودان و باشووری سوودان، لە مەسەلەی بۆسنا و هەرسک، لەوانە کە هەمویان ڕێکەوتنیان لەسەر کراوە کە دەبێت دوای دەستوریان هەبێ بۆ هەرێمەکانیش کۆمەلگای نێودەوڵەتی حەزوورێکی جددی هەبووە. ئاستی دووەمیان ئاستی پەیوەندی نێوان هەرێمەکان لەگەڵ دەسەڵاتە ناوەندیەکانە، وەکو ئەوەی بڵین هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی عێراق، لەگەڵ حکوومەتی عێراق، لەگەڵ دەسەڵاتی دادوەری لە عێراقە. لەمەیاندا هەندی خاڵی گرنگ هەن. یەکێکیان ئەوەیە شەرعیەتی بوونی دەستور بۆ هەرێمەکان لەکوێوە دێت. لە نمونی ئەو دەوڵەتانە یان لە دەستوری دەوڵەتی ئیتیحادیان ناوەندیەوە هاتووە یان لە ڕێکەوتنێکی سیاسیەوە هاتووە. هەروەها چوارچێوە و کایەکەی دیاری کردووە. خاڵێکی تر لەو پرسەدا ئەوە گرنگە مەسەلەی پەیوەندی نێوان هەرێمەکان لەگەڵ حکوومەتی ناوەندی فیدرالی بێ یان نافیدرالی، لەوەدا چۆن لە ڕێگای گفتوگۆیەکی بنیات نەدارانەوە هەرێمەکان بە تایبەتی خۆیان دەپارێزن لە تێکگیرانی دەستوری، تێکگیرانی سیاسی، تێکگیرانی قانونی. چکە لە نمونەی ئەو دەوڵەتانەی کە باسمان کرد ئەو هەژدە دەوڵەتە لە هەمویان تێکگیران هەبووە. ئاستی سێیەمیان لە خوێندنەوەی ئەم پرۆسەیە بریتیە لەسەر ئاستی ناوخۆ. لەسەر ئاستی ناوخۆ ئەوەی کە وەری دەگرین لەو ئەزمونە هەڵی دەهێنجین کە بۆ هەرێمی کوردستان بۆ ئێمەش کە تا ئێستا نەبووینە خاوەنی دەستور و بەردەوامە گرنگە سوودی لێ وەربگرین، بریتیە لە یەکەم مەبدەئی مشارەکە و هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکان لە دانانی دەستور و داڕشتنی دەستورە. دواتر چۆن بە شێوەیەکی پۆزەتیڤ بەڕای گشتی دەکەی، دواتر چۆن دامودەستگاکانی کۆمەلگای مەدەنیش دەکەی بە بەشێک لەم پرۆسەیە. خاڵێکی هەرە گرنگ وەکو مۆرس دۆڤەرزیە باسی دەکات کە دانانی دەستور تەنها بەرهەمی مێژوو کلتور نییە، بەڵکو ئیرادەی لایەنەکان، ئیرادەی کۆمەلگا، ئیرادەی گەل زۆر گرنگە کە ئەو تعبیرە گەورەکە باز دەکات کە چۆن وا دەکەین دەستور گرێبەستێکی کۆمەڵایەتی بێت. لەژێر ڕۆشنایی وروژاندنی ئەم بابەتانە دێمە سەر هەرێمی کوردستان. ڕەنگە لەوەی کە بۆ خوێندنەوەی ئەو پرۆسەیە خاڵێکی تریش بە خێرایی سەرنجی بدەین بۆ ئێمە جێگای بایەخ بێت. ئەویش ئەوەیە لە دانانی دەستور بۆ هەرێمەکان هەمیشە جیاوازی لەگەڵ دەستوری ئیتیحادی و دەوڵەتی ناوەند بەڵام دەبێت ئێمە جیاوازی لەگەڵ ناکۆچی یەکجیا بکەینەوە. چکە بەشی زۆری هەم لەو ڕێکەوتنە سیاسیانەدا هەم لە دەستوری دەوڵەتانی ئیتیحادی و ناوەندی کە ئیجازەیان داوە هەرێمەکان دەستوریان هەبێ چوارچێوەیەکیان بۆ داناوە. نابێت لەو چوارچێوەیە تۆ سنوور ببەزێنی. ئەوەی کە بۆ هەرێمی کوردستانیش لە مادەی 120 دانراوە، 120 دەستوری عێراق. بەڵام دەکرێت جیاوازی هەبێ. ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە، بە تایبەتی خاڵێکی هەرە ناکۆک کە لە هەرێمی کوردستان هەبوو پرسی تابعەتی سیستەمی سیاسی هەرێمی کوردستانە کە تەرحی ئەو تۆ هەبوو لەبەر ئەوەی دەستوری عێراق دەڵێ دەستوری سیستەمی سیاسی عێراق کۆماری دیموکراتی پەرلەمانیە دەبێت هەرێمی کوردستانی شوا بێت. بەڵام ئەزمموی ئەو وڵاتانە پێمان دەڵێن نمونەمان هەیە کە دەکرێت سیستەمی سیاسی هەرێم جیاواز بێ لەگەڵ سیستەمی سیاسی ئیتیحادی. هەر بۆکو نمونە لە هەرێمی بۆگانفیل لە بابواغینیا هەیە، لە هەرێمەکە
بۆگانفیل سیستەمی سیاسی بە تەحدید لە دەستورەکەیان داهاتووە کە دەڵێ نیمچە سەرۆکایەتیە بەڵام لە هی دەوڵەتەکەیە هاتووە کە پەرلەمانیە. بۆیە دەبێت لەمەدا مەوزوعی تەناقوز لەگەڵ یەکتری جیا بکەینەوە لەگەڵ ئەوەی کە دەکرێت جیاوازی هەبێ بەڵام تەناقوز شتێکی ترە. بینە سەر هەرێمی کوردستان باەخی دەستور بۆ هەرێمی کوردستان لە ڕاستیدا پرسێکی باەخداری ئەو تۆیە پەیوەستە بە بوون و مانەوە، بوونی سیاسی و مانەوەی سیاسی. خوێندنەوەی ئەو تۆ هەیە کە گەل و نەتەوەکان لە مێژووی گەشەکردنی خۆیانە چەند فۆرمی وجودیان وەرگرتووە. سەرەتا کۆمەڵ خەڵکێک بەیەکەوە سەرگەرمی پەیداکردنی ئاو و بژیوی و خۆراک و نان بوون، نەتەوە وجودێکی سروشتیانەی هەبووە. لەگەڵ تێپەڕینی کاتە ئەم وجودە سروشتیە گۆڕاوە بۆ وجودێکی کلتوری، زمان سەری هەڵداوە، عادەت و تەقالید سەریان هەڵداوە، شعر ئەدەبیاتی هاوبەش سەری هەڵداوە. ئەم توخم و ڕەگەزە کلتوریانەی کە نەتەوە و گەل پێک دەهێنن، بەڵام شارەزایان پێیان وایە گەل و نەتەوەیەک کە وجودی تەنها وجودێکی کلتوری و سەقافی بمێنێتەوە تحول نەبێ بۆ وجودێکی سیاسی، جینۆساید دەکرێت، دابەش دەکرێت، بێماف دەبێ، هەتا دەگاتە ئەو ڕادەیە کە هەر ئەسڵەن نەمێنێت. بۆیە بۆ ئەوەی نەتەوە بمێنێ پێویستە بوونێکی سیاسی هەبێت. بوونی سیاسی ڕێک بۆ مانای ئەوەی کە تۆ دەبێ قوارەیەکی سیاسی تایبەت بەخۆی هەبێ. ئەژینە خەتەری مانەوەی لەسەر دەبێت، خەتەری لەسەر وجودی دەبێت، خەتەری وجودی لەسەر دەبێت. پرسی دەستور بۆ هەرێمی کوردستان هەم بۆ بوون هەم بۆ مانەوە زۆر گرنگە. ڕۆشنتری دەکەم. ئێستا ئێمە کیانێکی سیاسیمان هەیە ناوی قوارەی سیاسی هەرێمی کوردستانە. ئەمە شەرعیەتی دەستوری هەیە بە پێی مادەی 120 دەستوری عێراق. لە پرسی مانەوەدا بوونی دەستور یان شەرعیەتی دەستوری لەسەر ئاستی دەوڵەتی ئیتیحادی لەسەر ئاستی هەرێمی کوردستان چەند پەیوەندی بەمانەوە کاریگەری گەورەی لەسەر مانەوەمان هەیە. کاتێک لە دوای ریفراندۆم کرا بە پاساو بۆ بەکارهێنانی هێزی سەربازی بەرامبەر بە هەرێمی کوردستان، شاهیدین خەتەرەکە وجودی بوو. لەگەڵ بەرەنگاری و مقاومەتی خۆمان خاڵێکی هەرە بەهێز کە ئێمە بەباشی تەوزیفمان کرد بریتی بوو لەو وجودە دەستوریەی، لەو شەرعیەتە دەستوریەی لە ناو دەستوری عێراقدا هەمان بوو. کاتێک وەفدی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان چوونە فەڕەنسا و سەرۆک ماکرۆنیان بینی، دوای 2-3 ڕۆژ سەرۆکی فەڕەنسا پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراقی ئەو کات حەیدەر عەبادی کرد، پەیوەندی لەگەڵ سەرۆکی ئەو کاتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش دۆناڵد ترامپ کرد. بە هەردووچیانی کوت هەرێمی کوردستان شەرعیەتی دەستوری بە پێی دەستوری عێراقەیە پێویستە بمێنێتەوە. لێرەوە دێم هەوڵ دەدەم بگەڕێم بە دوای وەڵامی پرسیارە سەرەکیەکەدا بۆچی لەوەی زیاتر باسمان کرد پێویستمان بە دەستورە. خاڵ زۆرن بەڵام بە خێرایی بە پێی ئەو وەختێکە هەمانە تەکید لەسەر هەندێک خاڵ دەکەین. یەکەمیان بوونی دەستور بۆ هەرێمی کوردستان مەطلبێکی دەستوریە. مادەی 120 دەستوری عێراق دەڵێ هەرێمی کوردستان دەستوری دەبێ، حەڕەمی و پێکهاتەی کیانە سیاسیەکەی دەسەڵاتەکانی دادەڕێژێ، میکانیزمی بەکارهێنانی ئەو دەسەڵاتانە لە چوارچێوەی دەستوری عێراقیشدا نابێت تەناقوزی هەبێ. گەیشتە ئەو ڕادەیە کە
دادگای اتحادیان لێگرتین شکایەتیان لێکردین گوتیان هەتا ئێستا هەرێمی کوردستان ئەو مادەی جێبەجێ نەکردووە. خاڵێکی تر ئەوەیە بۆ سەقامگیری سیستەمی قانونی و سیاسی هەرێمی کوردستان پێویستە. لە ماوەی ڕابردوودا چەندین جار ئەزمەی سیاسی سەری هەڵداوە لەسەر تعدیلکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم، لەسەر دواخستنی هەڵبژاردن. بێگومان ئەگەر ئێمە دەستورمان هەبێ ئەم لوعبە سیاسیە دەرفەتی لە بەردەم کەمتر دەبێتەوە. ئەگەر پرسی سەرۆکایەتی هەرێم و دەسەڵاتەکانی لەناو دەستوردا بێ هێندە نابێتە جێگای خاڵی خلاف لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمان و لە نێوان حیزبولایەنە سیاسیەکان کە سەر بچێشێ بۆ کێشەکانی وەکو ساڵی 2015 و دواتریش. خاڵێکی هەرە گرنگی تر ئەوەیە کە بوونی دەستور بۆ هەرێمی کوردستان هیچ شکی تێدا نییە کە کیانی سیاسی هەرێمی کوردستان ئەوەی پێی دەگوترێت تەکاملی سیاسی بەهێز دەکات. چۆن؟ بەڕێزانیش پێش من باسییان کرد. بۆ نمونە لە پرسی هێزی پێشمەرگە، لە پرسی سیاسەتی دیفاعیە، لە پرسی هەیکەلبەندی نیشتیمانیانە بۆ هێزی پێشمەرگە دەستور قسەی دەبێت. لە خاڵێکی هەرە گرنگی تر کە قسە زۆر هەڵدەگرێت بەس بە خێرایی باسی دەکەم، ئەویش چۆن زیاتر حیزبی کوردی دەکەین بە حیزبی هەڵبژاردن. دەستور زۆر کاریگەری لەسەر ئەمە دەبێت. حیزبی کوردی بە پێچەوانەی حیزبی ئەوروپی لەوێ لە پەرلەمان لەدایک نەبووە. حیزبی کوردی بە پلەی یەکەم بۆ گەیشتن بە دەسەڵات دانەمەزراوە. حیزبی کوردی پێشبوونی پەرلەمانی کوردی و حکوومەتی کوردی دامەزراوە، وەزیفەی سەرەکیشی شەڕش و بەقاومەت بووە. بۆیە لە غائبی دەوڵەتە حیزبی کوردی هێزی پێشمەرگەی هەبووە، مەحکەمەی هەبووە، علاقاتی خارجی هەبووە، فەراغی دەوڵەتی پڕ کردوتەوە. بۆیە دەبێت لە خوێندنەوەی دروستمان بۆ ئەوە هەندێک بابەت بخەینە ناو دەستورەوە کە هەوڵ بدەین حیزبی کوردی خاوەنی هەموو ئەم موسسات و ئەم دەسەڵاتە بێ، بە ئاسانی نایدا بە پەرلەمان، نایدا بە حکوومەت، لە کاتێکە حکوومەت و پەرلەمان لە هەناوی حیزبی کوردی لەدایک بووە، نەک حیزبی کوردی لە ناو پەرلەمان و حکوومەت لەدایک بووێ. بۆ ئەمە دەستور زۆر هاوکارمان دەبێ بۆ کامەڵبوونێکی سیاسی جیاواز لە پێش دەستور. خاڵی چوارەم کە خاڵی کۆتاییم دەبێت بریتیە لە بەهێزبوونی پێگەی نێودەوڵەتی هەرێمی کوردستان. چونکە لە ڕاستی کۆمەڵگای نێودەوڵەتی و چەند جار بە هەرێمی کوردستانیان وتووە پێمان باشە ببن بە خاوەنی دەستور، هاوکاریتان دەکەین بۆی ببن بە خاوەنی دەستور. بۆیە کاتێک شەرعیەتی دەستوری لە پاڵ ئەو شەرعیەتە دەستوریەی عراقیش هەیە دێتە بۆ کیانی سیاسی هەرێمی کوردستان بەرجەستە دەبێ، کۆمەڵگای نێودەوڵەتی ئەم پێگەی نێودەوڵەتی هەرێمی کوردستان هەیە بەهێزتر دەبێت. نمونەیەکی سادە باز دەکەم. ساڵی 2016 کۆمەڵێک موسساتی ناسرا و خاوەن سەنگ و دەنگ و ڕەنگ لە بواری توێژینەوەی زانستی لە سەرویانەوە ئینستیتوی نێودەوڵەتی بۆ پرسەکانی هەڵبژاردن و دیموکراسی کۆنفرانسێکیان کردووە لەسەر ئەم بابەتە، دانانی دەستور بۆ هەرێمەکان. دەڵێ باسی ئەوەی کوردستان ناکەین لەبەرەوەی هێستا تەواو نەبووە، دەستوریان نییە. ئیشارەی پێ دەکەن بەڵام بە تەفاسیل قسەی لەسەر ناکەن لەبەرەوەی هێشتا دەستورمان نییە. بە دەقەیەکیش باسی ئەوە دەکەم کە چی بکرێت لەژێر ڕۆشنایی ئەو ئەزمونە دەوڵەمەندەی پڕ لە هەوراز و مشێوەی کە ئێمە لە پرسی ئامادەکردنی دەستور و هەمانە ئەگەر خوێندنەوەی بۆ بکەین و لە داهاتوودا بمانەوێت ببینە خاوەنی دەستور هەندێک خاڵ زۆر گرنگن. یەکەمیان ئەو مسۆدەی کە لە ڕابردوودا ئامادەکراوە لەگەڵ ئەو 74 مادەیەی کە لە خولی ڕابردووی پەرلەمان کاری لەسەر کرا، ئەمانە ئیسفادەیان لێ بکرێت کە بەڕاستی ئیشی زۆر باشی تێدا کراوە، ئەزمونێکە بە کەڵکمان دێ. تێک نەگیران لەگەڵ ناوەند
دەبێ هەوڵ بدەین کە حساب بۆ ئەوە بکەین کە چۆن لەم پرسەدا مادەی 120 بە شێوەیەکی پۆزتیفانە لەگەڵ دەسەڵاتی ئیتحادیەکان بەکاردەهێنین بۆ ئەوەی ئەوان ببنە پشتیوان بۆ ئەوەی کە دەستورمان هەبێت چکان مەجای تێکگیرانمان دەبێت ئەگەر هەندێ بابەت بە وردی ساغ نەکەینەوە. خاڵێکی هەرە گرنگی تر ئەوەیە کە دەبێت زۆر ئاگامان لە تعدیلکردنی دەستوری عێراق بێ چونکە فعلا ئەوەی کە لە دەستورە لە ئامادەکردنی دەستورە لە جێبەجێکردنی دەستورە کاریگەری گەورەی هەیە ئیرادەی سیاسیە بۆیە ئێستاش لە عێراقا ئیرادەیەکی سیاسی ئەوتۆ هەیە ئەگەر پێیان بکرێ و بۆیان بچێتە سەر دەستوری عێراق بە شێوەیەک تعدیل دەکەن کە ئەو وجودە دەستوریەی ئێمە لەناو مادەی 120 دەستوردا هەمانە نەیهێڵن کە ئەمە دەبێت خاڵێک بێ هەرگیز هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی حزب لایەنە سیاسیەکان سازشی لەسەر نەکەن واتە پرسی تعدیلکردنی دەستوری عێراق دەبێت بە پرسێکی زۆر استراتیژی وەری بگرین. زۆر سپاس. سپاس بۆ جەنابتان دەسەکانە خۆش بێ زۆر بە تێر و تەسەل و بە وردی تیشکە خستە سەر زۆر خاڵی گرنگ لە باسەکەمان. من چەند پرسیارێکم بۆ دروست بوو لە ڕاستیە هەڵەیەم دوایی لەگەڵ بەڕێزانە پرسیارەکانم بکەم. ئێستا چینە لای بەڕێز دکتۆر ئەردەشێر. جەنابی دکتۆر دێلەمای گەشەکردن لە کوردستانە چییە و لەکوێدایە؟ بەڵێ پاوەرپۆینتەکان خێرم کرد. زۆر بەخێر بێن. جارێکی سڵاوەکەم لە هەموو ئامادەبووان و زۆر خۆشحاڵم کە هەم لە خزمەتانە. ئەوەکە ئاماژەتان کرد وتارێکی من عنوانەکەی هەالەوەکە دیلەمای پارادۆکسیکاڵی پرۆژەی گەشە پێدانی هەرێمی کوردستان لە ناوچەیەکی خێراناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن دەبێت. ئاماژەش بۆ بکەم کە ئەمە بەشێک لە تەزی دکتۆراکەم بۆ پێشتر بە زوویش وەکو وتارێکی ئێسای بەڵاو دەکرێتەوە لە ئەم وتاریشە لە تێدادێک تێۆری وەکی تۆری کۆمەڵەکانی یاسایەکی ناوچەیی کە یا ڕێژیۆناڵ سیکیۆریتی کامپلکس تۆری و لە مەکتەبی کەپەنهاکە هەروەها تۆری پێکەوەی ناوەکی و تۆری پشتبەستن و نیوەکردنەوە و سترکچەر فانکشنالیزم یا کارکردگرایی ئەسڵی سەسەڕی استفادە لێ کردووە. ئەمە بۆچی پرۆژەی گەشە سەندنی هەرێمی کوردستان وەکو پرۆژەیەکی دووشاری مەتەڵە دووشاری دیلەماس بنەوەیەک هەر لە دوای لاوازبوونی ئیمپراتۆری عوسمانی ئێمە شاهدین هەموو گەلێک و هەموو ئەتنیکێک بوون بە ساحێوی وڵات. تەنیا گەلێکە بێوڵات ما و سەری تەنیا گەلێکی بێوڵات ما و کە وەزیەتێکێکی کە دیار بوو کە کورد بوو. لەو کاتە کە نزیکەی 100 ساڵە تا ئەمڕۆ کورد ئەسڵی تەرین گەلی دژ بە نەزمی مەوجود لە خاوەرمیانەوە یا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. بەو معناوە وەختێکە نەزم هەست وەختێکە سوبات هەست وەختێکە تەسبیت هەست یعنی دەوڵەتانێکە لە سایکس پیکۆ هاتن سەرڕووی کار و کوردیان دابەش کردووە لە بینی خۆیانە ئەو وەزیەتە دژ بە بەرژەوەندی کورد بووە و هەر کاتێکیش دەرفەت کەفتە بۆ کورد چە لە دەهەی هەفتاکانە چە لە دەهەی نەوەدەکانە چە لە 2003 و یا 2017 هەر کات کە دەرفەتێک کەفتەیە سعی کردووە کە وەز بگۆڕێت. پس بوونی سوبات و حفزی وەزعی موجود لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لە 100 ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ دژ بە بەرژەوەندی کورد بەگشتی بووە بە تایبەت بە هەرێمی کوردستان و یەکێکتر لە مەسائلێکیش هەر لەم چوارچەوە دەتوانین باسی بکەین ئەوەیە کە هەر کات دەوڵەتە مرکزیەکان بە تایبەت بەغا دەوڵەتێکی قەوی بووە فشارێکی بێشتری ئاوەدەستە سەری کورد لە سووریا ئەیزان لە تورکیا ئەیزان و لە شوێنەکانی دیکەش هەروە و هەر کاتێک کە دەوڵەتەکان زەعیفتر بوون و لاواسر بوون کورد توانێتی دەرفەتێک دروست کات. چه پەیوەندی کەس بە دیلەما لە پرۆژەی گەشە سەندن یەکێک لە ئەسڵە ئەساسیەکانی
تۆریەری جیاوازی گەشەسەندن لە هەر بوارێک کە لە 70 ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ باس کردیاوە کە بۆ بوونی گەشەسەندن وەکو ئەسڵێکی ئەساسی باسی دەکرێت بوونی سەقام و سوبات و ئارامشە لەلایەکەوە دەڵێن کە ئەگەر سوبات بێت وەزعی موجود حفظ بێت دژ بە بەرژەوەندی کوردە ئەگەر سوباتیش نەوێت دژ بە بوونی هەر پرۆژەیەکی گەشەسەندنێکە کە ئەمڕۆژ کورد پێویستیەسی پس بە نوعێک دیلەمایەکی پڕپڕێش و خەم لە ناوی ئەم وەزیەتە هەست مەسەلەیەکی دیکە ئەوەیە کە زۆربەی یا ئەکسەریەتی تۆعریەکان کە لە بابی گەشەسەندن باس دەکرێت تۆعریەتێکی دەوڵەت محورن دەوڵەتانێک کە شناسایی کراون مەشروعیەتی نێونەتەوەیان هەست و وەکو ئەکتەرێکی جیاواز لە یۆنا هەن بەڵام ئەمە شامڵی هەرێمی کوردستان ناوێت دەوڵەتێکی فدراڵی لە چوارچەوەی دەوڵەتێکی دیکە کە وەزیەتێکی تایبەتی خۆی هەست و پەیوەندیەکانی دەوڵەتی هەرێمی کوردستان وەکو دەوڵەتێکی فدراڵی لەگەڵ دەوڵەتی سەنتەریەکێشی زۆر جیاوازە لەگەڵ تەجروبە و ئەزمموی زۆرێک لە وڵاتانێک کە سیستمی کۆنفدراڵی و فدراڵیان هەست وەکو پەیوەندی کبکەکان لەگەڵ دەوڵەتی مەرکەزی وتاوە یا شوێنانێکی دیکە ئێمە شاهدین زۆرێک لە کێشەکانی نێوان بەغاو کورد هەل نەکراوە و ئەم دموکراسی ئەمڕۆ دموکراسیەک ناوخۆیی بە ئێرادەی گەلی عێراقی نەبووە بەڵکو دموکراسیەکی دەستوری لە دوای هێرش عێراق بووە و جیاوازێکی زۆر بینی کۆمەڵگای عێراق عەرەبی کوردی لەگەڵ کۆمەڵگای وڵاتانی دیکەکە پرۆژەیەکی گەشەسەندنی تایبەتی خۆیان هەست وەکو کانادا یا وڵاتانێکی دیکەی هەست ئەو مەسەلەیەکی دیکە کێشەی دیکە ئەوەیە کە لە کول گەشەسەندن ئەمریکی دوشوارە لە سیاسەتە بۆ هەموو وڵاتەکان بۆ ئەمریکایەکان بۆ ڕووسەکان لە وڵاتانی دەرەواسەی هەرێمی کوردستان بۆ ئێرانیەکان بۆ تورکەکان ئێمە لە ساڵانی ئەخیر لە 40 ساڵی ئەخیر لە ئێرانە شاهدین کە چەندین پرۆژەی گەورەی گەشتەسەندن دەستی پێ کردووە بەڵام نەگەیشتووە بە نەتیجە وەکو مەساڵ دەڵێم ئاخرین پرۆژەیەکە لە ئێرانە باسی کردیاوە لە ئەم ساڵ ئێران ئەشە قودەتی ئەوەڵی لە تەواوی ڕەوەندەکان لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاستۆیە یعنی لە بواری ئابووری لە بواری سیاسی لە بواری زانستی و لە بوارانێکی دیکە بەڵام شاهدین کە وا نەبووە ئەم کێشە و گرفتی ئەماڵکردن بە پرۆژەیەکی گەشەسەندن هەواکە ئاماژەم کرد دشواری و زەحمەتی خۆی هەست کە ئەمیشە بۆ وڵاتێک وەکو بۆ شوێنێک وەکو هەرێمی کوردستان کە وەزیەتێکی تایبەتی سیاسی هەست ئەو دشواریە یا ئەو زەحمەتە زۆر بەشتر دەکات ئەمە یەک مەسەلە شو من دەکۆشم ئەمڕۆ بێشتر لە سەتحی ناوچەیی بە تەحلیلی مەسەلەکە ئاماژە بکەم ئیجازە بدەن کە هەواکە ئاماژەم کرد لەم وتارە لە تۆری کۆمەڵەکانی ئاسایشی ناوچەیی ئستفادەمان کردووە ئەگەر زۆر بە کورت و مختصر شاری پێ بکەم بەریبۆزان و کەسانێک لە مەکتەبی کبنهاکن تەواو دنیا تەقسیمەکەن بە شوێنیەرێکی جیاوازی ئەمنیەتی ئێژن کە دنیا چەند بەخشی جیاوازی ئەمنیەتی هەست لە دوای لاوازبوون یەکێتی سوێت کە ئێمە شاهدین کە سیستەمی دوو قوتبی ڕووخا و نەزمی تازەیەکی جیهانی هاتە سەر ڕووی کارۆ یەکێک لە ویژگیەرێکە لە عەرسەی نێونەتەوەی بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خۆی معلوم کردووە ناوچەیبوونی نەزمی نێونەتەوەیە یعنی پێشتر لە هەر کوێنە ئەگەر کێشەیەک ڕوویەدا مەسەلەیەک ڕوویەدا عەرسەیەک بینی دوو بلوکی قودرەت بوو بەڵام ئێستا ناوچەیبوونە لە ئەو تەقسیم بەندیە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە شامڵی باکووری ئافریقاش دەبێت لە دیدی ئەم نەزەریە ئەبن بە یەک مەجموعەی ئەمنیەتی و هەر مەجموعەیەکی ئەمنیەتیش چەند دانە ژێر سیستمی هەست کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە لێرە ڕەنگەکان هین بوون سێ سیستمی داناوە یەکێک لە کەنداوی و فارسا یەکێک لە شامات کە بینی ئیسرائیل و عەرەب و فلستینیەکانە یەکێکیش لە باکووری ئافریقا یعنی بەدیدی کەسانێک لە مەکتەبی کبنهاکن لە سیستمی ئەمنیەتی ناوچەیی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە سێ دانە ژێر سیستمێکمان هەست کە ئەم سیانەسە بەڵام کارێکە هێمە کردومان یعنی لە تەزی دکتۆراکە و دوایش لە هینەکان ئەوە بوو کە نیشانماندا کە واقعیەتێک لە ناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەست واقعیەتێکی تازەش نییە یعنی لە 100 ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ کورد وەکو کێشەیەکی جدی دیپلۆماتیک وەکو کێشەیەکی جدی ئەمنیەتی و ئاسایشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە جاروبار بوعد و وەزیەتێکی نێونەتەوەیی بووە جاروبار وەزیەتێکی ناوچەیی بووە
ومن واردی جزئیاتی ئەو تۆریە نابم کە ڕەنگەکان لێرە جیاواز بوون و بەنابە خودی ئەو فاکتۆرانە کە لە ئەو تۆریا هەست ئێمە ئاماژەمان کرد جیا لە ئەو سێدانە زیر سیستەمە یا ساب سیستەمێکە لە تۆری ئەمنیەتی ناوچەیی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەست ساب سیستەمێک یا ژێر سیستەمێکی چوارم هەست کە ناوانیا ژێر سیستەمی کورد ژێر سیستەمێکە جیا لە ئەکتەرە ناوچەیەکان یعنی ئێران کۆماری ئیسلامی ئێران تورکیە عێراق سووریە ئەکتەریەری دەرەوەی منتەقەکەیش دەرەوەی ناوچەکەیش بە نسبەتی بەرژەوەندی خۆیان بە نسبەتی بەناوی خۆیان لە ناوی تەسیریان هەست یەکێک لە مهمترین مەباحثێکە لە ناوی ئەم وەزیەتە هەست ئەوەیە کە لە هەر ژێر سیستەمێک بەشێک کە بەشی زۆردارە دەکۆشێت کە سیستم نەگۆڕێت نەزمەکە نەگۆڕێت ئەم ژێر سیستمیشە لە توولی 20 ساڵی ڕابردوو قویتر بووە و وەکو تەسبیت دەتوانین بڵێن کە ژێر سیستمێکی چوارەمە هەتا لە بەعزێک لە ژێر سیستمە پێشوونەکانیش ئێستا گرنگترە و شاهدین کە ئەوجی ژێر سیستمی چوارم کە ژێر سیستمی کورد کە هەدەفەکەی یا ئامانجە سەرەکیەکەی حفزی سنوورەکانی سایکسپیکۆە ئەوە کۆشش ئەوە بووە کە لە شاهدین کە لە ساڵێکە کە خۆی بەڕاشکاوی نیشانەدات و دقیق خۆی نیشانەدا ساڵی 2017 لەسەر ڕفراندۆمی هەرێمی کوردستان ئێمە شاهدین کە ئەکتەریەتێکی جیاواز چ لە سەتی نێونەتەوەیی چ لە سەتی ناوچەیی چ لە سەتی ناوخۆیی و هەتا لە سەتی ناوخودی هەرێمی کوردستان دژ بە ڕفراندۆم بوون یا ڕخنەگەری ڕفراندۆم بوون بەڵام ئەو سەتحەکە بێشترین کاریگەری بوو لەوەی کە ڕفراندۆم وەکو عەمەڵێک نەبێت وەکو تەوریەک نەبێت بە عەمەڵ لە سەتی ناوچەی بوو یعنی ئەکتەرە ناوچەیەکان وەکو کۆماری ئیسلامی ئێران وەکو تورکیا وەکو ئەکتەریەتی سەرەکی ئەسڵی ترین عوامڵ بوون کە ئەو ژێر سیستمی چوارمیانە بوو کە وەزعی مەوجودەکە حەفز بکەن و هەر پرۆژەیەک ئەمانە بۆچی وت بۆچی ئاماژەم پێ بکرد هەر مەسئلەیەک بە هەرێمی کوردستان بە ئەخەس و بە کورد بە عام وەکو ڕۆژاوا ڕەبتی بێت ئێمە لە ئێستا تا ئیطلاعی سانەوی گەورەترین مانع و لە عینی حاڵ گەورەترین زەرفەتێکی کورد هانەوە زەرفەتی ناوچەیە کەس یعنی ئەو کاریگەریە کە ئێران هەسی تورکیە هەسی زۆر گەورەترە چه کاریگەریشە لە بواری مثبەتە چه لە بواری منفی و مانعبوونە زۆر کاریگەرترە لە بوونی ئامریکا لە بوونی رووسیا و وڵاتانی دیکە بۆچی چون هاوسنوورن و دروستبوونی سنوورێکی تازە یا گۆڕانی سنووری تازە وەکو هێڵێکی سوور بۆ خۆیان تعریفیان کردووە کە ئێمە شاهدین لە 2017 بە تەوری جدی ورودیان کرد و مانع ئەسڵیەکەی ئەوە بوون لە کناری مەوانەیەکی دیکە خۆ ئەمە ئەمریکی واقعس بۆ هەرێمی کوردستان و هەواکە ئاماژەم پێ کرد پرۆژەی گەشەسەندن دیلەمایەکە مەتەڵێکە ئەویش پارادۆکسیکاڵ لەلایەکەوە بەرژەوەندی هەرێمی کوردستان یا هەر ئەکتەرێکی کورد لە ناوچەکە بە وەسەکە دۆخەکە دوچاری ئاڵۆزبوون بێت دوچاری قەیران بێت کە بتوانێت وەزیەتێکی باشتر بگرێت لەلایەکی دیکەوە ئەگەر گەرەی کەسی وەزی ئابوووریەکەی خۆی باش بکات ئەگەر گەرەی کەسی وەکو ئەکتەرێکی فەرمیتر بڕواتە بەرەوە پێویستی بە سوبات و ئەمنیەت و ئاسایش هەست و حاڵا لەم وەزیەتەی حال ناو ناوچەیەکە یعنی ئەگەر شاید لە هەر ناوچەیەکی دیکە هەرێمی کوردستان یا کورد حوزی دوایە وەزیەتەکەی زۆر باشتر بوو حال لە ناو ناوچەیەکە کە ئەم ناوچە چه وەزیەتی کەس ئەوەکە ئاماژە پێ کرد لە دەهەی نەوەدەکانە یعنی لە 1991 کە یەکێتی سۆڤێت بە فەرمی نامێنێت و نەزمێکی تازە تێتە ڕوویکار یەکێک لە ئەسڵی ترین مۆزوعاتی ئاسایی نێونەتەوەی ناوچەبوون بە چه معنا یعنی ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست باکووری ئافریقا شوێنانێکی دیکە ئەو ئەهەمیەتەکە پێشتر بۆ قودرەتەکانی گەورە وەکو ئامریکایەکان وەکو یەکێتی سوێتی پێشوو یا رووسیای ئێستا بوو ئێستا دی ئەو ئەهەمیەتە نەماوە دروستە ئامریکا هەست 2003 هێرشی هاوردووە 2001 بە ئەفغانستان 2003 بە عێراق بەڵام یەکێک لە پەیامەدەکانی ناوچەیی بوونی نەزمی نێونەتەوەی ئەوەسەکە قودرەتیەری ناوچەیی فەزایەکی باشتر دەست پێکەن بۆ ئەوەکە بتوان وەکو ئەکتەرێک نەخشێکی بێشتر بازیکەن پێشتر ئەگەر ئێرانی شاه ئەگەر عێراقێکە دۆستی یەکێتی سۆڤێت بوو ئەگەر هەر وڵاتێکی دیکە گەرێکی لە ناو ناوچەکە کارێک بکە خۆی هەماهەنگ بکرێ لەگەڵ یا ئەمریکا هەماهەنگی بکرێ لە بلۆکی ڕۆژاوا یا لەگەڵ بلوکی ڕۆژهەڵات لەگەڵ یەکێتی سۆڤێتە بەڵام ئەمڕۆ دروستە مەوانەیەک هەست
دیسان نە تورکیە نە ئێران نە عەرەبستانی سعودی ئەوەنە خۆیان پێویست بە هەماهەنگکردن و مولزمکردن لەگەڵ بەرژەوەندیاری قدرەتانی دیکەیان نییە. ئاماژەشم پێکرد ئەهەمیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە فەرمی لە 2014 بەملاوە کە ئەمریکایەکان لە کۆنگرێش باسییان کرد بە سۆتێکی فەرمی وەکو ئەو منتەقەیەکی پێشتر وەکو منتەقەی ژۆ استراتیژیک باسی دەکریا، یعنی چ لە بواری ژۆپۆلیتیک چ لە بوارانێکی دیکە گرنگایەتێکی تایبەتی بوو، ئەو گرنگایەتە نەماوە و ئێستا ئاسیای پاسیفیک ڕۆژهەڵاتی ئاسیا و سنوورەکانی نزیک بە چین گرنگایەتی تایبەت و ژۆ استراتیژیکی بۆ ئەمریکا هەست و سیاسەتەکانی ئەمریکا وەکو ئەکتێرێکی سەرەکی کاریگەر لە دەرەوەی ناوچەکە کە هێشتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەکتێرێکی زۆر کاریگەرە شاهدین ئەمریکا دەکۆشێت کە فرەیەک لە معزەلەکان فرەیەک لە کێشەکان حەل بکات یا کەمی بکاتەوە بڕاتە دەر لەگەڵ ئێران سیاسەتی سۆسۆی هەست ئێستا یەکات کە مدیریەت بکات بەڵام دژایەتێکی ئەوە نییە لەگەڵ تورکیە هەروایە لەگەڵ وڵاتانێکی دیکاوایە لە ئاوازیەتێک ئێمە شاهدین کە وڵاتە ناوچەکان بە تایبەت تورکیە بە تایبەت کۆماری ئیسلامی ئێران لە ڕادەیەکی دیکە عەرەبستانی سعودی لە ڕادەیەکی نزمتر مسر دەکۆشن کە قدرەتی خۆیان بێشتر بکەن حوزەی نفوزی خۆیان بێشتر بکەن ئەوێتە باعسی چی؟ ئەوێتە باعسی چوون دەوڵەتەکانی منتەقەیش دموکراتیک نین بەو معنە. بەس خۆش بێ دکتۆر ئەگەر بە 2 دقیقە کۆنکلودی یان کۆی هەموو باسەکەمان بۆ کورتکەیتەوە مەمنون دەبین. چون وڵاتەکانی ناوچە دموکراتیک نین و هەروەها کێشە و گرفتی مێژوویی و ساختاری زۆریان لەگەڵ یەکتری ماوە وەسە نوعێک کۆشش بۆ نەزمێکی کلاسیک لە عەسرێکی مۆدرنە ئەوێتە باسیشی یعنی لەلایەکەوە مەشاهدین کە نوعێک نەو عوسمانیگەری نوعێک نەو سەفەویگەری یا شیعەگەری ڕقابەتەکەن لەلایەکی دیکەوە ئیدۆلۆژیەک وەکو سەلەفیزمێکی تازە کە ڕادیکاڵە بەردەوامە لەلایەکی دیکەوە زۆرێک لە کێشێری پێشووی تەمامی وڵاتەکان لەسەر جێ خۆی ماسۆ و هەر پرۆژەیەکی گەشەسەندن نەتەنیا بۆ هەرێمی کوردستان کە دەوڵەت نییە بەڵکو دەوڵەتێکی فدراڵی لە ناو چوارچێوی دەوڵەتێکی دیکەس بۆ هەر وڵاتێکی دیکە هەوە ئاماژەم بکرد وتم خودی دەوڵەتی ئێران تا ئێستا چەندین پرۆژەی نەگەیشت بۆ ئامانجەکە بوو خودی تورکیە کێشێری سەختی است بۆ تەمامی وڵاتەکان لە ناوچەکە زۆر سەختە بۆ ئەکترێک وەکو هەرێمی کوردستانی عێراق زۆر سەخترە ئەگەر من فقط بە دقیقەیەک بێژم لە ناو بەشی ڕاکارەکان کە چەند ڕەهەند و چەند هەست فقط دەتوانم بڵێم بەردەوامبوون و چەند ڕەهەندیکردن یا چەند بۆدیکردنی باڵانس لە سیاسەتی ناوچەیەکە هەر ئەوە کە تا ئەمڕۆ پارتی لەگەڵ تورکیە یەکێتی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و لە عینی ئاڵۆزبوونی پەیوەندی ناویان بەڵام ساختارەکە بەردەوام بووە ئەشە ئەمە تەقوێت بکرێت تەداومی باڵانس لە کناری مەسائلێکی دیکە وەکو پەیوەندی لەگەڵ وڵاتێری بچووکتر کە بەردەوام وەکو ئیمارات یا قەتەر و ئەبعادێکی دیکەی بەحسی گەشەسەندن کە من لێرە ئاماژە پێ ناکەم هیوادارم خودی وتارەکە چاپێت بەگشتی دەتوانێت کە ئەم وەزیەتەکە بەردەوام بکات بەڵام جارێکتر ئەشارە دەکەمەوە دیلەمایەکە پرۆژەی گەشەسەندن بۆ کورد چون پێویستی بە سوبات ئەگەر بێت دەوڵەتی مەرکەزی عێراق قدرت ئەگرێت دەوڵەتی مەرکەزی عێراق قدرت بگرێت فشار لەسەر هەرێمی کوردستان دێت سوبات ئەگەر نەوێت وەزیەتێکی دیکەی است بەحاڵ هیوادارم کە ڕۆژانی کە ڕوونتر ببینی. دەست خۆش بێ زۆر سپاس دکتۆر لە ڕاستیە من پرسیارێکم بۆ هاو لەلایەن بە هەر لە جەنابتەوە پیابینەوە بەڕێز دکتۆر بێوار بمبورە ئەس بێژم تە بەهدینی نویسیە بنشێم بەخینم هاوکارانم ئەگەر بتوانن زەحمە نەبێ مایکێک بە جەنابی ڕاوێژکار بدەن بۆی بتوانێت پرسیارەکەی ئاراستەی دکتۆر زۆر سپاس بۆ پرۆگرامێ بابەتێ دەستورە بڕاستی یعنی ئەمە شتێکی واقعیە بەڵام لە واقعی تریش ئەوە تەماشاکەین هەر وەختێک دەڵێن کوردستان نابێت ببیتە دەوڵەت ئەگەر دستوری نەبێت یعنی من پرسیارێک یەکەم لای خۆمان هەمووان لەو جیهانە 109 دەوڵەتن چەند دەوڵەتێک ملەتێک بوویتە خوددان وڵات بێ دستور دوای دستور دانایە
یانیش ئەمە ئەبێتە بەڵگنامەیەک یعنی 100 ساڵی تریش دێماکێشن بوو مەسلەی دستورتانی کولتورتان نەگونجاوە لەگەڵ عێراق دەستنینە لەگەڵ تورکیا دەستنینە لەگەڵ ئیران دەستنینە یعنی ئەم کێشە دێمە هەلاویست ئەو ملەتە وەکو استیفتایە ئەگە بەرژەوەندیا وڵاتێت یە جیهانە تێدا هەبن باوەریامە ئەوە چاوە مە دستور نەبوو زۆنە 36 بەکریان نو فلای زۆن هەر وەختێکی بەرژەوەندی جیهانێت هەرێما کوردستانێدا بێنە پاراستن تایبەش لایە ئابووری بە ئەمشین کارێکی بکەین کو بەرژەوەندیت ئابووریت هەرێما کوردستانێ بکەینە ژێدەرێکی سەرەکیش بەکو بە بوو بەرژەوەندیت وان وڵاتە هەنگێدە کوردستان پترێتە پاراستن هەبوونا ئان بەحسکردنا دەستنویسینا دستورێکی دەولەتێکێدا بناوێ دەولەتە فدرالی هێشتەوە باوەری فدرالیەتێنینە باوەری دیموقراتێتێنینە باوەری مافێ ئەوێ دینە تو سەکە مەسائلە دستوریژی چەند مادە ئەمە هەر نانە بەحسکردن یعنی ئەمە من جارێکی ڕاستی شتێکی نویسی کوردستان باشترین ژێدەرێ قووەتە کوردستانێ نفت و گازە گەلک وڵات پێبووینە دەولەت و کوردستان احتیمالە بیتە نمونایەکی باش ئەت وڵاتێکی وسا ئەگە پشتەوانیەکە باش هەبی زۆر سپاس. بەڕێزان پرسیارەکان وەرەگرین من چەند پرسیارێکم لەلایە هەوڵەیەم وەکو ئێوەی ئامادە بوو کۆی دەکەمەوە و دواتر بە یەکجار ئەوە باشتر نییە؟ بەڕێزان هاوکارانم مایکەکە لە جەنابی دکتۆر ئەمن زۆر سپاس پرسیارەکەمەیە لە بۆ دکتۆر نورەدینی پرسیارەکە ئەوەیە لە بابەتی ئەوەی کە گرنگی دەستور چییە و بۆچی دەبی هەمان بێت لام وایە هەرێمی کوردستان هەر لە 2007ەوە درێغی نەکردووە بۆ دانانی دەستور بەڵام دەبایە بابەتەکە زیاتر لەسەر ئەو ئالنگاریانە یان ئەو چالنجانە باە کە بوویتە هۆی ئەوەی کاتا ئێستا ئەمە دەستورمان نییە. زۆر سپاس. دەست خۆش بێ فەرموو سادێتەوە. دەست خۆش وەڵام مداخلەم هەیە ئەگەر بە بسیارش بکرێتن زۆر باشتر دەبێتن زۆر بە کورتی لەبەرەوەی برادەران لە دووکەوە هاتوومە ڕێگام پێ بدەن توخوا بە بۆچوونی من کێشەی کوردی زۆرتر کێشەیەکی کاردانەوەیە لە دیدی کۆمەڵناسی سیاسی چون یعنی تا شەڕیەکی جیهانی تشتێکمان نەبوو بە ناوی کورد وەک ئەتنیکێک یان کەمینەیەک نەبوو تشتێکمان نەبوو بە ناوی کەمینە کە دەوڵەت نەتەوە دروست بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیتر کوردیش بە قۆناغێکی سیاسیەوە حرەکایەکی سیاسی دەست پێ کرد لەوێش ئەوە کاردانەوە دروست دەبێتن کە دوو ڕەهەندی گەلە گرنگ و ئەساسی دروست دەبێت لەوێ چییە کە ئێوە دەوڵەتان دروست کرد ئێمەش دروست دەکەین ئەوە مافەکی خۆمانە وەک مافی شارەخۆنویسەوە یەک ئەویتر زۆرتر کێشەی کوردی لە پاش دروستبوونی دەوڵەت نەتەوە بووە کێشەیەکی سیکوریتیزیشن ئەمن و ئەمنیەت ئیستا لە تورکیا قەزیەی کوردی وەک قەزیەکی ئەمنی پێشان دەداتن لە عێراق کوردیان قبولە بەڵام لە چارچێوەی ڕەهەندە نظامیەکانی نوێ نظام هەر تشێکی هەبێتن لە ئیرانی دیسان قبولە بەڵام لە چارچێوەی نظامێکی ناوخۆی ئیرانیدا لە تورکیا ئەمە قبول نەکراوە چونکە بوچ لە ڕەهەندە سیکوریتیزیشنە کە لەگەڵ ئیکەتی ئەوروپا و ئەندامە و ناتە و نظام چیوچەوەنەیە لێرەدا من نازانم دەستور و ڕاستە گرنگە ئەمە هەموو دەزانی گرنگە بەڵام چی بکرێتن بابەتەکە ئەوە چی بکرێت بابەت ئەوەیە بە بچوونی مێوە کە لە ڕەهەندی ناوخۆی کورد قەزیەی کورد بخۆ ئێمە پێویستە لە ناوخۆماندا ناسناومەی خۆمان بیناسین ئێمە خۆمە بزانین کە ئێمە کینە لەوێ تاکی کورد پێویستە ئەوەدان بکرێتەوە مێشکی کورد پێویستە ئەوەدان ئەوە بابەتەکە بچوونیم زۆر سپاس. دەست خۆش سەرنجەکەت گەیشت دکتۆر کامەران. زۆر سوپاستانەکەین من ئەمەوەی ینی بەر لەوەی بڵێن پێویستیان بە دستور هەیە بە دستور نییە ئێمە کورد خۆمان چیمانەوێ بەڕاستی چیمانەوێ یعنی تو فیدراالێتە کۆنفیدراالێتە حکوم زعتیت ئەوێ یعنی یەک استراتیجیەکمان نییە ئێمە خۆمان اینجا دستور چی دانی لە دستورەکە دەنووسی ئێمە چین
یەک دوو دستوردانن و ئاسان نییە تو هێشتان کێشەی سنوورت هەیە لە دەستور ئەوێ بچێت سنوورەکەت کێیە یعنی ئەمە ئەگەڕێتەوە مادەی 140 و لەگەر بەغدا و کە هیچ چارەسەر ناکرێت دومین حتى رازي ببن فيدراليته ولا دستور كبلسي مسائل آبوري سربخوي أو أقرأت مسائل شيء نوتهين أما لا يكون مشكلة ناو خوتش أما حزب كان ركوتوينا بين خومان نوع السيستم كمان تشيبه برلمانية أما رئاسية أما أنا حموي كيشن يعني براستي أما أنا حموي كيشن برأي منه بغداد زور بيخوجة دستور دابني چونك قيدتك على وتواو إقليم فيدرالية كيو أبي معارضنا بلقر دستوري بغداد زور سباس پرسیارەکەم بۆ جەنابی دکتۆر عومەرە ئێوارە باش من دلێ راکۆم پاشەوەی دکتۆر کامەران باسی ئەو هەموو کێشانەی کرد کە هەیە لە هەرێم بەنسبەت سنوور و قەزی نەوت و ئەوانی تر ئەگەر ئیتیفاق کرا دەستوری کوردستان دانرا چونکە دەستوری هەرێمی کوردستان لە مستەقبل جیاوازی دەبێت لەگەر دەستوری لەو فەرزنە هەرێمی بەسرا ئەو هەرێمی ئەمبار دەستە بەغدا چێ ڕەزامەندی لەسەر دەدا ئایا بە ئیتیفاقی لایەنی سیاسیە یان بەرلەمانە یان حکوومەتی مەرکەزیە و ئەگەر هاتوو کێشە دروست بوو ڕەزامەندی نەدرا لەسەر هەندێک خاڵ ئەدرێتە مەحکەمەی ئیتیحادی یان مەحکەمەی نێودەوڵەتی بۆ یەکلاکردنەوەی کێشەکان سوپاس زۆر سپاسان دەکەم حقت بەس ئەوەیە من چینە پرسیارەکە ممکنە تکرار بیتن بۆ ئەو مامۆستا بەڕێزەی پێشمە باسی کرد تو ئەگەر ئەوەی لا نەبێت لە پێشتان بیان بینم ئەو پرسیارم و کاکە دکتۆر عومەرە فائیدەکانی هەموو ئەوەکانی زۆر جوان بەحث کرد و بە تەفسیلی دەستور پرسیارەکە لە 2007 دەمە خۆم ئیشم تێدا کرد لە 2008 بەڵام سەیرە تا ئێستا کە ئافرم ئەو دەستورە هەر عەرز نەکەرە سەر پەرلەمان تا کەیجی لەبەر چی لە بەغدا گوتیتی نازانم لەبەر چی ئەو پرسیارێکی زۆر مهمە دەست خۆش بێ دکتۆر پرسیارەکەت گەیشت لەم ڕێزەی ئەم دی و دکتۆر زۆر سپاس ئێوارتان باش زۆر سپاس جەنابی دکتۆر سێ نقطە بە خێرایی لە خزمەتتان عەرز بکەم یەکەم کە پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 36 دا دەمەزرێ لە بەلاغی ڕئیسیدا دەڵێ هەرێمی کوردستان کە ئەو کاتە باس لە دەوڵەتێکی فیدرالی دەکات دەستورێکی تایبەتی دەبێ ئەندامانی لیژنەی نووسینەوەی ئەو دەستورە لە ڕێگای گەلەوە هەڵدەبژێرن و بەر لە ڕێگەی ڕیفراندۆژمیشەوە پەسەند دەکرێت کەواتە عەقڵی سیاسی کورد بۆ زیاتر لە 70 ساڵە بیری لەوە کردوتەوە کە کیانی سیاسی پێویستی بە دەستورە و لە بزوردنەوەی ڕزگاری خوازی کوردیش معلومی بەڕێستانە لە 74ەوە مەشروعێکی متەکامیلی بۆ ئەم پرۆسەیە هەیە کە لێڤڵەکەی دەگاتە ئاستی فیدرالی ئەگەر چێ و کاتە بیلەوە نەکراوەتەوە وەکو کیوبک و ئیسپانیا کە دەوڵەتەکە فیدرالی بێ بەڵام هەمومان دەزانین کە لە ساڵی 74 مەشروعێکی متەکاملی زۆر جوان بەقەدەر باڵا وەزعی ئەو کاتە مسراوە عەجەبا لە 30 ساڵی ڕابردوودا قودرەتمەندی کورد و سیاسی کورد و ئەحزابی کورد و قانونی کورد و سیاسەتزانی ئەکادمی کورد نەتوانێت پرۆژە دەستورێ بۆ هەرێمی کوردستان بنووسێتەوە لە ڕاستیدا خەلەلێکی زۆر گەورەیە بە قودرەتمەندی نەتەوەی کورد ئەوەی جەنابی دکتۆر گوتی هەر بۆ خۆی وەکو بوون و وەکومانەوە ئیشکالەتێکی زۆر گەورەیە خاڵی سێەم ئەوە چوارەم لە لاگرنگە بەڵام سێم لەسەر داوای دەستوری فیدرالی کە داواکەی ڕەت کردوتەوە هی باسم خەشان بە فکری عدەم اختصاص کە لە ڕاستیدا محکەمە خۆی بواردووە لەوەی بڵێ هەرێمی کوردستان تۆکارێکی نادەستوری نەقانون کردووە و عیبەیەکی زۆر گەورەیە 17 ساڵە ئەتۆ دەستورت نییە و مؤسساتەکانت بە قانونی زۆر بەزۆر بەڕێدەچن کە هەر ناوبەناوە گۆڕانکاری و ئەم جۆرەشتانەیان بەسەردادێ بەڵام ئیشکالەتی گەورە لە چدایە ئیشکالەتی گەورە لەو نقطەیەدا نییە کە حیزبە سەرەکیەکان کردویانتە گرفتی نێوان خۆیان لە ڕاستیدا ئەگەر مەسەلە دیموکراسیەت بێ حەل دەبێ مەسەلە سیستەمی سیاسی بێ ئەزمموی وڵاتان چۆنی حەل کردو حەل دەبێ
مەسەلە سنووری کوردستانە لە چوارچەوەی مادەی 140 پرۆژە دەستوری کۆنەکە حەل دەبێت. مەسەلەی دین و دەوڵەتە زۆر بە ئاسانی قابل حەلکردنە. ئەوەی کە ئێستا ئێمە نیان هێژ ببینە خاوەن دەستور و کێشەی زۆر گەورەمان بۆ دروست بۆ جەنابی دکتۆر ئەوەیە کە تۆ لە بەردەم واقعك و ئیتیزاهێکی بەغدای بە محکەمە ئیتیحادیە و پرسیارە جەوەکە ئەوەیە دەستوری 2009 و پرۆژە دەستوری 2009 ئەو پرەنسیپانەش کە نووسرانەوە لە 2015 یەک حەق بە خۆت دەدا مافی چارە نووسەتە بێ بەسەر بەخۆیەوە، دوو حەق بە خۆت دەدا عیلاقاتی خارجی و سیادێکی زۆر فراوانتە بێ، سێ حەق بە تۆ دەدا نەوت و غاز و اقتصادێکی سەر بەخۆتە بێ، چوار مەسەلەی تەیران و سلک و ئەو زۆرشتانی دیبلۆماسەتی نێودەوڵەتی هەبێ، پێنج حەق بە خۆت دەدا لە دەرەوەی دەسەڵاتەکانی مادەی 110 هەموو دەسەڵاتێکت هەبێ. لە کاتێکدا ئەم شتانە لەم چەند ساڵانەی ڕابردوو لە ڕێگەی قەراری محکەمەی ئیتیحادیەوە کە بەشێکن لە دەستور هەر هەمووی سفر بوونەتەوە. پرسیارە جەوهەرەکە ئەوەیە مەسەلەی دەستور ئەوەی کە دووسێ کەس کۆ دەبنەوە لەم شوعبە و لەو شوعبە و وەڵا لەسەر هەڵبژاردننی سەرۆک نەگەیشتنە نەتیجە لە پەرلەمان بێ و بە ڕێژەی چەند بیا لای خەڵکە بێ و ئەم شتانە هێندەشتی شکلین لە بەرامبەر ئەو شتانێک کە قودرەتمەندی نەتەوەی لەسەر بنیاد کراوە. ئەسڵەن زۆر ئەستەمە تۆ ئێستا تۆ لە بەرامبەر ئەم پرسانە کە جەوهەری بوون و مانەوە نەکو جەنابی دکتۆر نوورەدینی فەرمووی تۆ ئەم شتانە تۆ ئێستا بە چ قودرەتمەندێک و بە چی تااقەتێک و بە چ وەزعی جێگە دەکەیەوە لەگەڵ ئەو دەستورە. بۆیە بوونی دەستور و نووسینەوەی دەستور و بە ڕیفۆرمدام گەیاندنی لە بەرامبەر قەراراتی محکەمەی ئیتیحادی پرسیارە جەوهەرەکە ئەوەی ئێمە چ بکەین. زۆر سپاس. دەستخۆش دکتۆر داوای لێبوردن نەکەم ناتوان پرسیاری زیاتر وەرگرم لەبەرەوەی لەبەرەوەی بەڕاستی کاتمان کەم ماوە دەکرێت سبەینێش لە برێکەکانە بەڕێزان هەر لێرەن یان بینین با منیش پرسیارەکەی خۆم بە دیوێکی ترە هەر هاودەنگیە لەگەڵ برادرانم کە بۆچی تاوکو ئێستا پەسەندکردنی دەستور لە هەرێمی کوردستاندا هەر فەرامۆش دەکرێ و ئەو زمینە سازیە ناکرێت کە دەستورێک بێتە ئاراوە و ئیتر پەسەند کرابێ. پرسیارێکی تریشم بۆ بەڕێز کاک دکتۆر هەردەشێر کاریگەری و ڕۆڵی ئێران و تورکیا و کێشمەکێشیان بەپێی ئەو ڕوونکردنەوەی کە بەڕێستان لەسەر دێلێمای گەشە سەنەر لە کوردستانە و تیشک خستنە سەر هەموو ئەو جونگە و لایەنانەی کە بابەتەکە لە خۆگرێ چی هەڕەشەیەکە کاتە سەر هەرێمی کوردستان لەبەرەوەی تەنها دەدەقەیەک چارەکێکمان ماوە هیوادارم بە کورتی وەڵامی من و برادران بدەنەوە. زۆر سپاسدانەکەم. کەرم کە کاک دکتۆر عومەر. زۆر سپاس بەڕێزان، پرسیاری زۆر باش و سەرنجی زۆر باش هەبوون. هەوڵ دەدەین بە کورتی ئێمە ڕێی خۆمان دەرببڕین. ئەوەی کاک دکتۆر بێوار کاک دکتۆر لە ڕاستیدا دەستور ڕێک بۆ ئەوە گرنگەوەی بەڕێست باست کرد. دەستور کاریگەری گەورەی هەیە لەسەر وەکو ماستەر پلانێک وەکو نەخشەیەک بۆ بیناکردنی دەوڵەت و کۆمەڵگاش. جەنابەت دەزانی لەگەڵ خەبات و تێکۆشان و شۆڕشەکانی خۆمان ئێمە دامەزراندنی ئەو کیانە پەیوەندی بە تەحولاتی نێودەوڵەتیەوە هەیە. ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی بۆ لەمانەوەدا زۆر جار پشتیوانی ئێمەیان کردووە. دەڵێن ئێوە جیاوازن لەوانی تر. جیاوازن لەوانی تر. بەچی جیاوازین؟ بە دیموکراسی جیاواز بووین، بە ئازادی جیاواز بووین، بە تەعایشی سلمی جیاواز بووین، بە کۆمەڵێشت جیاواز بووین. هەموو ئەمانە لە ناو دەستوردا تۆ دەتوانین ڕێخستنێکی ئەو تۆی بۆ بکەیت کە ئەم جیاوازبوونە بەمانە ئیزابەکەی تۆق بکەیتەوە. و هەروەها لە پرسی ئابووریش تۆ دەتوانی بیگونجێنی ئەوەی کە چۆن پرسی ئابووری ئەو سامانە سروشتێکە هەتە تەوزیفی دەکەین. ئەوەی کاک دکتۆر عەلی ئاڵنگاریەکان وڵا کاک دکتۆر ئەوەی ئێمە ڕەئی خوێندنەوەیە من نەک مەسەلەن دەبێت بەشێکی پەیوەندی بە حەزابی سیاسیەوە هەیە، بەشێکی پەیوەندی بە فراکسیۆنەکانی پەرلەمانەوە هەیە.
لێرە وەڵامێکی پرسیارەکەی کاک دکتۆر هۆشیاریش دەدەمەوە. کاک دکتۆر هۆشیار ئەو دەستورە لە ئەوەی حازر کرا لە ساڵی 2009 عەرزی پەرلەمان کرا بە 96 دەنگ شەرعەتی پەرلەمانی وەرگرت، مەوعیدیشی بۆ دانرا بۆی بخرێتە ڕیفراندۆمی دەستوریەوە، بەڵام خۆمان نەمانویست، گوتمان پێی ناڕازین و سکاڵامان بردە بەردەمی دادگای ئیتیحادی بۆ بەغدا. لەوێ هەرچەند دادگا لە ساڵحی ئەو کەسێکە ئەو لایەنەی کە سکاڵای پێشکەشکردبوو نەیدا، بەڵام دواتر لێرە تێگەیشتنێک هەبوو کە دەستور فعلەن هەوڵ بدەین هەموو لایەک پێی ڕازی بێ باشترە. دەستور دەبێتە ساحەی کۆکردنەوەی حیزب و لایەنە سیاسیەکان، ناک ببێتە ساحەی پێکدادان و دابەشبوونێکی تر. ئێستاش هەر دەبێ وابێت. بۆیە لە ڕاستیدا ڕۆڵی حیزبە سیاسیەکان زۆر گرنگە. دووسێ خاڵی گرنگکەن کە خلافی گەورەیان لەسەر بوو. تەبیعەتی سیستەمی سیاسی کە من پێم وایە قابلی چارەسەرە، پرسی ڕێخستنی ئاین لەناو دەستوردا کە ئەویش بەڕێزان باسییان کرد و لە پێشتریش زۆرێک لە ڕێخستنی دەقی بۆ کراوە. بۆیە لە ڕاستیدا ئێستا تەنها ئیرادەیەکی سیاسیمان هەبێت و دەکرێت ئیشی تێدا بکەین. ئەوەی کە دکتۆر هاوار و دەوڵەت نەتەوە وەڵاهی هەمیشە خۆ لە سیاسەتە کە تۆ تەرەفی لاواز بووی دەکەوێت ژێرکاریگەری هێزی لایەنەکانی ترەوە. بۆیە دەوڵەت نەتەوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئیمپراتۆریەتەکان لە ڕابردوودا کە هەڵوێستێکیان هەبووە، کە ڕوئیایەکیان هەبووە، کاریگەری لەسەر ئێمە هەبووە، ئێمە بێت دەوڵەت. بۆیە لە زۆر حاڵەتە ئێمە لە چوارچێوەی کاردانەوە کردومانە. ڕەنگە ڕیفراندۆم یەکێک بێ لەو حاڵەتانەی کە ئێمە لە دەرەوەی کاردانەوە ڕووداوی سیاسیمان دروست کرد کە جیهانیشمان بە خۆمانەوە مەشغوڵ کرد. بەڵام بۆ ئێستاش ئەوە هەڕاستە، چکە تۆ گەلێکی نەتەوەیەکی تا ئێستاش دەوڵەت نەتەوەی خۆت نییە. لەو کاروانە دوور و درێژەدا پرسیاری زۆر گەورە هەیە. بۆ نمونە شارەزایان پرسیاری ئەوەیان نیشانداوە باشە میرنشینە کوردیەکان نمونەیەک نەبوون لە مەمالیکەکانی ئەوروپا کە لە لەحزەیەکی تاریخی و کۆنگرەی وستفالیا دەبن بە دەوڵەت نەتەوە، بۆ ئیمە نەبوون بە دەوڵەت نەتەوە. ئەسبابی ذاتی هەیە، ئەسبابی مەوزوعی هەیە. ئەوەی برای بەڕێزم مامۆستام دکتۆر کامەران چیمان دەوێ و مەسەلەی کێشەی سنوور وازەحە کاک دکتۆر چیمان دەوێ. ئێمە لە مەسەلەی ڕیفراندۆمە ئەوەی دەمانەوێ گەورەتر لە فیدرالی تاقیمان کردەوە. لەوێوە هەڵوێستی کۆمەلگای نێودەوڵەتی و سیستەمی ئیقلیمی و دەوڵەت نەتەوەکانی ناوچەکەمان زانی. بەڵام تۆ دەکرێت لە دەستورا ڕێخستنێک بکەیت کە تەنها کۆنکرێتیانە خۆت پابەند نەکەی بە فیدرالیەوە لە ڕووی داڕشتنی دەقەوە. ئەوەش کراوە. کێشەی سنوور کاک، کێشەی سنوور باشە کاک دکتۆر، تۆ مسۆدەی دەستوری ساڵی 2009 خوێندۆتەوە کاک دکتۆر، سنووری ئیداری لەگەڵ سنووری سیاسی و جوگرافی لێک جیا کردوتەوە. تۆ دەتوانی بە هەمان شێوە سنووری ئیداری و سیاسی ئەوەی کە ئێستا تۆ دەسەڵاتت بەسەردا هەیە، سنووری جوگرافی ئەوەی کە تۆ تەموحتە و لە داهاتوودا بە پێی دەستوری عراق. ئاخ کاک دکتۆر مادەی 140 قەراری محکەمەی ئیتیحادی هەیە کە دەڵێ بەردەوام دەبێ هەتا چارەسەر دەکرێت. ئەوە یەک. ئیجازە بدە بە من کاک دکتۆر. لە دوو بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی باسی کێشەی سنووری داخلی لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی ناوخۆ کراوە کە دەڵێ دەبێت لە ڕێگای حیوارەوە چارەسەریکەن. لە ساڵی 2017 لە ساڵی 2019 دوو بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی زۆر بە واضحی باسی دەکات. ئێمە ئیشمان لەسەرەوە نەکردووە. بە ئیجابی تەواجودی هەیە لە ناو بەسێ. یعنی دەکرێت مەسئولی لێ وەربگرین. ئەوەی کە هیچ پێویست نییە مەسەلەی نە پەرلەمانی عراق نە حکوومەتی عراق نە دەسەڵاتی دادوەری بڵێن ڕەزامەندی لەسەر بدە.
بەڵام ئەگەر تەڕەفێک هەبێ داوا بکە بگاتە ڕادەی ئەوەی کە نیزاع هەیە و دادگای دەستوری دەبێت قسەی تێدا بکە. ئەویش وەکو کاک دکتۆر عوسمانی برام گوتی لە ئێستادا بەڵێ لە دەستوری عراق ناڵە ڕەزامەندی پێویستە، بەس باسی نیزاع دەکە. ئەگەر نیزاع هەبێ بۆ دادگای دەستوری طبعاً لەو هەژدە دەوڵەتەی کە دەستوریان بۆ هەرێمەکان داناوە ئەم پرسە زۆر بە قوڵی باس کراوە، دەرفەت نییە لێرە باسیکەی. لە هەندێکی دادگای دەستوری بە واضحی باسی کردووە کە پێویستی لە دەستوری دەوڵەتی ئیتیحادی و دەوڵەتی ناوەندا باس کراوە کە ڕەزامەندی پێویستە، لە هەندێکی باس نەکراوە. لەوەی عراقە لە دەستوردا باز نەکراوە، بەڵام ئەگەر ببێتە نیزاعی دەستوری و تەفسیری مەسەلەن کێشە لە نێوان هەرێم و دەسەڵاتە ئیتیحادیەکان، دادگای ئیتیحادی بە تایبەتیش ئەو ئیرادە سیاسیەی کە ئێستا دادگای ئیتیحادی دەجوڵێنێ، وەڵا لەبەر ئەم شەڕەشمان ئەم جەنگەشمان لەبەردەمە. بۆچی پەسەند نەکراوە؟ هەندێک تا ئێستا باسم کرد، یعنی بۆ لە ڕاستیدا من پێم وایە پرسی دەستور تەنها بۆ جوڵەی ناو پەرلەمانی لێ نەگەڕێندرێ، لێرە بە دواوە کە ئیشی لەسەر دەکرێت. پاراڵێل بە ئیشکردنی ناو پەرلەمان و ڕێکارەکانی ناو پەرلەمانەوە پێویستمان بە چەترێکی سیاسی هەیە بۆ گفتوگۆی سیاسی، چونکە ئەگەر گرێ سیاسیەکە ببێتەوە ڕێکەوتن لەسەر هەندێک خاڵی خلافی لە نێوان حزب و لایەنە سیاسەکان بکرێت بە ئاسانتر لە ناو پەرلەمانەوە دەڕوە. پێویستە ئێمە بۆ مەبەستم یەک خستنەوەی ئەوەی کە باس لە قەبارەیەکی سیاسی یەکگرتووەکەین کە لە ناو هەرێمەکەیە بتوانێت یەک بەنگ پێ ئەوەش تەسیری دەبێت وەڵا، چونکە خۆ لە ڕابردوودا بینیمان حرەکەیەک دروست بوو، هەزارەها ئیمزای کۆ کردەوە دەویست هەرێم لە ناو هەرێمدا دروست ببێت. ئەو تەکاملێک کە باسم کرد ئەگەر دەستورمان هەبێ ئەو حکایەتەش کۆتایی پێدەهێنێت، چکە لە ناو مسۆدەی دەستوری پەسەندکرای پەرلەمان لە 2009 هەیە هەرێم لە ناو هەرێمدا دروست نابێت. بەشێکی لەوەی کە دەستور هاوکارمان دەبێت بۆ تەکاملی جوگرافیە، بۆی کە هەر هەوڵێک هەبێ بە ئاراستەی ئەوەی هەرێم دابەش ببێت بە هەر پاساوێک بێ دەستور ڕێگا لەوەش دەگرێت. دەست خۆش بێ کاک دکتۆر بۆ وەڵامەکانە. کاک دکتۆر ئەردەشێر لەسەر پرسیارانە گەڕێتەوە ڕاستەکران ئەوەی کە ئێران و تورکیە کێشەیان هەست بۆ هەرێمی کوردستان دروستە. فکرەکەم دیسان چەندین ساڵە هەرێمی کوردستان بووە ئەمریکی واقع لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، یعنی ئەکتەرێکی ئەمریکی واقع کە دیسان لەبێ ناشێت. و فکرش ناکەم بەرژەوەندیەکانی چه کۆماری ئیسلامی ئێران چه تاوەدێک تورکیە لەبەوە بێت کە بۆەوە کار بکەن کە هەرێمی کوردستان نەچێت، چون لە ئێرانە باسێکی فرە جددی چ لە ناو فەزای ئاکادمیک هەمیشە ئەبینین دەگرێت کە هەر کاتێک کە دەوڵەتی مەرکەزی عێراق بە هەر حاڵەتێک چه دەوڵەتی پاشایی بووە چه دەوڵەتی کۆماری بووە فەرقێکیش ناکات، چه دەوڵەتی شیعە بێت لە ناو شیعەکانە بەشێک لە شیعەکان هەر کاتێک کە دەوڵەتی مرکزی زۆر قوی بێت ئەو تەنگنایی ژئۆپۆلیتیکە بەعەس دەبێت کە فشار بێت بۆ ئێران کێشە بۆ ئێران دروست کات و فرێ کەس شاید ڕەنگە حەزش بە بوونی هەرێمێک وەکو هەرێمی کوردستان نەکات، بەڵام بوونی هەرێمی کوردستان وەکو باڵانسێک لە بینی بەغاو و لە بینی تارانە بوونی وەکو بەرژەوەندی دەزانێت، ئەوە یەک بۆ ئۆدیسی بۆ ئۆدیکی دیکەش ئەوەستە کە نەوعێک پشتبستنی بەرامبەر ئێستا لە ناوچەکە هەست، کێشە لە تەماو ئەکتەرەکان لەگەڵ یەکتری کێشەیان هەست، یعنی ئێران لەگەڵ تورکیە، تورکیە لەگەڵ ئێرانە هەمویان کێشەیان هەست، بەڵام لەلایەکی دیکەش و بەرژەوەندیەکی بەرامبەریان هەست، یعنی ئێستا خاڵێکە گرنگە بۆ هەرێمی کوردستان ئەوە کە دەتوانێت وەکو ئەکتێرێک کۆمەک بکات بۆ کەمکردنی بازێک لە کێشەکان، وەکو ئەکتێرێکی مثبت لە ناو مەنتەقەکەەوە ئەوەی لێت لەسەرەوە ئەگەر جاروبار ئاڵۆز دەبێت، گەر جاروبار هێرش دەکرێتە سەر سنوورەکان بەنظرم کامەڵەن کاتیە، فرێک لەو مەسائلە ئەگەڕێتەوە مەسائلی ناوخۆیی وڵاتەکان، یعنی لە تورکیا ئێمە هەر کاتێکە بەڵێ کامەڵەن بەرژەوەندیەکان من فکرەکەم لە داهاتوو بێشتر دەبێت و یەک خاڵێکیش گرنگە هەرچەند بە ئارامی ئەڕواتە بەرەوە بە سەختی ئەڕواتە بەرەوە، بەڵام
ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرچی دموکراتیکتر بێت بەرژەوەندی داهاتووی کوردی گەشتر تێدایە لە ناوتەواوی وڵاتەکانە داهاتوو بە باوەڕی من بە ئارامی بەڵام ڕۆشنترە لە کناری تاوی کێشەکانی دیکەی. دەست خۆش بێ کاک دکتۆر. من لە کۆتایی ئەمەوێ سوپاسی بەشداریکردنتان بکەم و سوپاسی هەردوو میوان و قسەکەری زۆر بەڕێزم بکەم کە گەورەیان کردم. زۆر خۆشحاڵ بووین لێرە ئێمە کۆتایی پانەڵەکە دەستان خۆش بێ زۆر سوپاس زۆر سوپاس. زۆر سپاس بۆ پانێڵەکە. ئێستاش داوا لە بەڕێز سەرۆقادر بەرپرسی نووسینگەی توێژینەوە گەشەپێدان دەکەن کە وتەی کۆتایی پێشکەش بکات با فەرمێت. ماندوو نەبن. زۆر سپاسان دەکەین کە ئەمڕۆ بە درێژای ڕۆژ لە سمپۆزیۆمەکە بەشدار بوون، بەشداریکی فعالیش بوو و لە هەمان کاتدا زۆر بە ڕاستەوخۆیی و زۆر بە گەرمی باس لە ئەو تەحەدا و گرفتانە کرا کە هەرێمی کوردستان لە بەردەمیەتی ئەوە یەکێک لە هەدەفەکانی ئەم سمپۆزیۆمە بوو و بەشداری ئێوەش بەشدارێکی زۆر بە نەفەسی تینگتانکانە بووە تا پرسیار و بەشداریکردن لەسەر بنەمایەکی معنادار. لە کۆتاییدا هەر ئەوەندە ئەمێنێ کە زۆر سوپاسی پانەلکارەکان بکەم و بە تایبەتی زۆر سوپاس بۆ جەنابی دکتۆر شێرزاد نەجار، دکتۆر ڕۆمانۆ، دکتۆر بلانش، دکتۆر عوسمان جان، دکتۆر نورەدینی و دکتۆر ئەردەشیری پشنگ. سبەینێ ئەم سمپۆزیۆمە بەردەوامە بەڵام فایلەکە فایلی ئابووری هەرێمی کوردستانە بە هەموو ڕووەکانیەوە و هیوادارم سبەینێش تەشریف بێنن و بەشدار بن بۆ ئەوەی کە وەکو ئەمڕۆ نەتیجەیەکی باشی هەبێ بۆ هەمومان و بۆ ئەنیستۆش. جارێکی دیکە زۆر بەخێر بێن، زۆر سوپاسانەکەم.